یەک مانگ زیاترە هیچ نەخۆشخانەیەکی سنووری گەرمیان پزیشکی نیشتەجێی خولاوی تیادا نییە. ئەمە بووەتە گرفتێکی گەورەی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان و بە تایبەت بەشەکانی فریاکەوتن. هاوڵاتی و بەرپرسانی تەندروستیش کێشەکە بە مەترسیدار بۆ ژیانی نەخۆش ئەزانن. نەخۆشەیە خەتەرە، یعنی ئەگەر تەوارێکە ئێواران نەبێت یان بەعزی حاڵەتر نەبێت ئەو نەخۆشە ئەمرێ لە 100% ئەمرێ یان ئەبێ بڕۆ بۆ کەلار لە کەلاریش نییە بۆ کوێ بڕات، یعنی مەگەرەک و بۆ سلێمانی خەرکیشم ڕۆنیەتی بێموچەیە بێپارەیە یعنی قەلەقە هەتا بڵێ خراوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چارەسەرێ ئەم کێشەی نەخۆشخانە بکات. هەموو کەس گلەیەتی لەسەری معانات بۆ کارمەندەکان دروستەکە بۆ نەخۆش دروستەکە وای لێتێ نتوانانی خزمەت گوزارەکە بە شێوەیەکی باش پێشکەش بە وڵاتیان بکرێت بەتابەتی لە کاتی حاڵەتی کتوپڕ و لە ناکاوە وەکو حادیسە و شتی ئاواتێ زۆر جار کارمەندەکانمان هەندێک حاڵەتی زۆر لە ناکاوە زۆر باری ناجێگیرە بە مەسئولێتێکی گەورەوە ئیشەکە ئەکا بەڵام کێشەیەکی یاسایی ڕوبەڕوە بێتەوە ئەمە لە دوا ڕۆژدا. ئەمە هۆڵی فریاکەوتنە لە نەخۆشخانەی گشتی کفری. نەخۆش چاوەڕێی چارەسەرە و پزیشکێکیش نییە بەدەنگیانەوە بچێت. ئەگەر چی کارمەندانی تەندروستی دەیانەوێ وەڵامیان بۆ نەخۆشەکان هەبێت بەڵام لە سنووری ئەرکێواندا نییە. بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیانیش دەڵێت هەوڵیان بۆ چارەسەر داوە بەڵام هەوڵەکانیان بەلای خۆشیانەوە بڕواپێکەر نییە. هۆکاری ئەمە دەگەڕێتەوە بۆ چەند هۆیەک. یەکێ لەوانە دانەمەزراندنی ئەو وەزبە تازەی کە بڕیار وابوو لە ئەنجومەنی وەزیران بەڕێلان بە جەنابی وەزیردا بوو. جەنابی وەزیر بە ئێمەی ڕاگەیاند کە ئەم وەجبەیە لە مانگی دەوە ناویان بەرز کراوەتەوە دەبایە دامەزرانایە. لەگەڵەوەی کە دانەمەزراون ئێمە هۆکارێکی هەیە کە لەم سنوورەی خۆمانە لە پەیوەندی بە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیەوە هەیە مانگانە ئێمە لێەوە کۆمەڵی پزیشکمان بۆ دێ. ئیسا لە یەکیەکەوە و وەجبە تازەیە دانەمەزراون ئەمەش ئیسا پزیشکەکانمان بۆ نانێرن. ئێمە بە پێی زانیاریەکانی کورتسات نیوز گرفتی نەبوونی پزیشکی نیشتەجێ لە گەرمیان و هەڵەبجە و هەندێک ناوچەی تری پارێزگای سلێمانیشدا بوونی هەیە. لە سەرەتای ساڵەوە بە کۆتای هاتنی گرێبەستەکانیان نەخۆشخانەکانیان چۆڵ کردووە. هاوڵاتی ئەم سکاڵایە کە پرسی ژیان و مەرگە ئەخاتە بەردەم مێزی حکوومەت و چاوەڕێی وەڵامە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.